خوای بخوانه لا رحمتي خوتل بدك شو رحمتي خوالك سيدواني تجسارك اي بطالك دون بليتن ماوەی چەند ڕۆژێکە هێرشێکی بێبنەما و گوماناوی بە مەرامی لە کەدارکردنی مزگەوتەکانی بەریتانیا لەلایەن چەند کەناڵ و کەسێکەوە بەڕێوە دەبرێت. ئەوەی جێگەی سەرنجا بەشێک لە میدیای سێبەر و دەستی دووی دەسەڵاتیش لە هەرێمی کوردستانەوە خۆیان خزاندوتە ناو ئەو هەڵمەتەوە. ئەم هێرشانە دوایەوە دەستی پێکرد گوایە لە دوو مزگەوتی ڕەوەندی کوردی بەریتانیا پارە خوراوە. لە کاتێکدا بانخواز و پێشنوێژێکی کورد لە بەریتانیاوە لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا ئەو دەنگۆیانەی ڕەت کردە و وتی پرسەکە بنەمای ڕاستی نییە بەڵکو تەنیا پەیوەندی بە خراپ بەڕێوەبردن یان نەزانینەوە هەیە. من بە هەموو برایانە خوشکان ئەڵێم بەڕاستی قەزیەکە ئەوە نییە کە بڕێ دزیە خیانەتیش نییە بەڵام با بڵێن سوئی ئیدارەیە لێ نەزانینێ لە ئیشەکە یاخود بەواتاکی دڵم چی لەسەر سیقە ئیشکردنە زۆر جار ئەگە سێری کێشەکان کەی نەک هەر لە مزگەوت لە دەری مزگەوت زۆر جار لەسەر ئەساسی سیقەیە حتا ژن و مێردێک کاتێکا زەواجەکەن لەسەر ئەساسی سیقەیە تەماشاکەی دوایی دەرەچێت وەڵا بە نوعێکی تراکەوێت. باشێک لە چاودێران دەڵێن ناکرێت هەڵەیەکی بچووک ببێتە هۆی دروستکردنی هەڵمەتێکی لەم جۆرە بۆ دەربڕینی ڕق و کینە بەرامبەر مزگەوتەکانی بەریتانیا. بەو پێی مزگەوتەکانی بەریتانیا هەردەم ڕۆڵی گەورەیان لە پاراستنی ئاین و کللتوری کوردەواریدا گێڕاوە. بەڵام لەم لاشەوە شێوازی بەکارهێنان بیت کە مزگەوتەکان وا پیشان بدەیت کە هێندە هەموو مەلاکان و هەموو مزگەوتەکان و هەموو ئیدارەکان و خەڵکی ئێرە زەڵبی سفرکەی بەڕاستی ئەمە بێویژدانیەکەی کەوانی هات ئەوان چین ئەوان ئینسانن کە مادەم ئینسان بن لە هەر ئاستێکابی هەڵە و نوقسانی وجودی هەیە و دەکرێت ببێ بۆیە نابێ گەورە بکرێت دەبێ خوا گەورە پێمانە فەرمی ئەگەر دوو تائیفە بوو بۆ شەڕیشیان خوا فەرمێ چێ فەرمێ فەئەصلیحوا وەنیە ئیسلاحکە لە بەینیانە چارەسەریان کەن نافەرمێ بڕۆ لە سۆشڵ میدیا حەیای بە جنەی پێ بە ئیهانەی پێ بکە سووکی کەوە نیە نابعکسەوە بۆیە من بڕوام وایە ڕەوەندی کوردی ئەوەی کە بەتایبەتی دێتە مزگەوتەکان بەشێکی زۆری لەمە تێئەگا ئەزانێت کە ئەم مزگەوتانە بۆ واقعانین کە خەڵک پیشانی داوە بۆیە من دڵنیام چل مزگەوت هەیە چلی تریژەکرێتەوە. لە بەریتانیا زیاتر لە 2164 مزگەوت هەن. ڕەوەندی کوردی بەشدارە لە دروستکردنی هەر مزگەوتێک کە لەو وڵاتەدا دەکرێتەوە چونکە حکوومەتی بەریتانیا لە ڕووی مادیەوە بە هیچ شێوەیەک پاڵپشتی دروستکردنی مزگەوت ناکات. ئەوەی هەیە تەنیا لەسەر ئەرکی خێرخوازان و ڕەوەندی کوردی ئەنجام دەدرێت. خوای گەورە بە یەکێ لە عەبدە چاکەکان بەتاڵی کرد